دوای 2 ساڵ لە قەدەغەکردنی بەهۆی کەمئاوی وشکە ساڵیەوە جوتیارانی گەرمیان دەستیان بە چاندنی برنج کردەوە. عەبدوڵڵا مەحەممەد جوتیارێکی گوندی دەورەیە و بۆ ئەم ساڵ 35 دۆنم زەوی بۆ چاندنی برنج ئامادە دەکات. لە ئێستادا لەگەڵ هاوکارەکانی سەرقاڵی گۆل بڕینە. بە 2 ساڵە بێ مەرزانی هەڵا بکەین بۆنی ئەو کەمی و بەبێ بێبارانی و ئاو نەبوو لە سیوان مەرزانی یەک نێڵە مەرزە بکەین. ئێستا لەخوا بەزیێ باران باری و ئاو زۆر و ئیمساڵ بە ئازادی بۆ خۆمە مەرزاکەین ئاو زۆر و باشە لەخوا بەزیێ. جاری وایە سەرەتا خۆمان لێرەین سەرەتا تا ئەوەنە هەموو گۆلەکان چاکەکەین دابەشەکەین ئاوەکان بەسەرە تەوزیعەکەین تا ئەوەنە تامی بێدە دەستمان دوای ئەوە لە هەندێک کات کرێکار لەگەڵمانە یارمەتیمانەدا جاری وایە کەسێت یارمەتیمان بە هەمومانەوە خەریکێ بین و هەمووی ڕێگەکەین یعنی هەمووی وەکێک ئاو بخوات زیاو کەم نەبێت ئیتر دوای ئەوە تۆمێتێن ناوەڕاستی مانگی حوزەیران وادەی چاندنی برنجە و مانگی تشرینی دووەم پێدەگات. لە گەرمیانیش زیاتر برنجی جۆری نەگازە دەچێندرێت. ئەمساڵ خۆتان زانن ڕێژەیەکی باش باران لە ناوچەکەمان باریوە هەر بۆیە ڕێگەدرا بە جوتیارانمان ئیمساڵ مەرەزە بکەن و هۆیەکی تر ئەوەیە کە قەرار بوو ئەو جوتیارانەی ساڵی پار قەدەغە کران لە چاندنی مەرەزە قەرەبوو بکرێنەوە بەڵام ئەمساڵ سەرەتای 2023 بە کتابێکی ڕسمی وەزارەتی کشتوکاڵ نردوێتی بۆ وەزارەتمان کە جوتیارانی ناوچەی گەرمیان ئەو قەرەبووە نایەنگرێتەوە. هەر بۆیە ئێمە ئەمساڵ وەکو قەرەبووکردنەوەیەک بۆ ئەو جوتیارانەی کە ساڵی پار و پێرار نەیانتوانێت چند مەرەزە بچێنن ئەمساڵ ڕێگەیان پێدراوە و مەرەزەی خوانەچێن. بە پێی داتاکان لە سنووری گەرمیان نزیکەی 3000 دۆنم زەوی گونجاوە بۆ چاندنی برنج و هەر ساڵێک ئاوی پێویست لە بەردەم جوتیاران هەبێت. ڕێژەی برنجی بەرەم هاتوو دەگاتە 2500 تان برنج. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.